العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الانوار سيدنا محمد الحبيب المختار واله الابرار وصحابته الاخيار، صلاة تحفظنا بها من شر الاشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزيزان من خوشویستان من داران حضرت رسول اکرم، السلام عليكم ورحمة الله وبركاته. لشوية الجمعة مباركة نخصمت سيري باقي في غمبري نازدارا لباسي غزاي خيبرا بنو كتوتايهات بلام طور داوانين لغزاي خيبرا روياندا. يا لما مصاي مدرس كتابي البرد الحنبرية في سيرة الحدث غير البرية وباقي سيرة كانت تر كومضت أحداث الوداو هاتوها بونمونا. لو أنا باسي جاء مع كرت طبعا ما تجعل معجزات في غمري صلى الله عليه وسلم جعل سرتوتنا كان بلام كومضت الوداو كلا سيلا باس كلا معي بالخوشي مسلمان. يجي لو أنا باس مع كرت ما شوان الرشكا ببيع سجدة شو باش شوانك سجدة كي نبردو بلام خواهي تبارك الله شهادتي بنسيب كله شو باش أو شواني كابرايكي جولك بو يهودي ولا قلاي خيبرا حيوانا كاني بو لوران هناوة درو يوارا إبردوا با نانسكي بيه با پارەی کەم بێ ئەمە ئیشەم شوانە بوو. بەڵام کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هجومی برد بۆ قەڵای خەیبەر کە خیانەتیان لە پێغەمبەری خوا کرد، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵامی دانەوە بەرپەرچی دانەوە. ئەوانیش تەمەن کە پێغەمبەر و سوپای پێغەمبەری خوایان بینی ڕایەنە بۆ قەڵاکانی خۆیان لەو کاتە خوایان ئامادە کرد ئەم شوانەی لێ برسین وتیەوە خۆتان ئامادە ئەکەن دیارە شەڕتان مەدەسوێ. ئەوانیشتیان بەڵێ شەڕمان بەدەسوێ ئەی نابینی ئەو پیاوە کە ئەڵێ من پێغەمبەرم هێرشی هێناوە بۆ سەرمان و ئەوێ ماڵمان کاول کاو ناومان بەرێ. ئەویش بەس بە ناویستنی پێغەمبەری خوا کە ناوی پێغەمبەری بیست عیشق و ئەوینی پێغەمبەر شوێت لێوە سەڵ الله عەلەیهی وسەلەم. یەکسەر حەیوانەکانی هێنا و هاتە دەرەوە بەرەو خزمەت پێغەمبەری خوا سەڵ الله عەلەیهی وسەلەم. نەچوو بۆ لە وەرگا هات بۆ خزمەت پێغەمبەر و سوپای پێغەمبەری خوا سەڵ الله عەلەیهی وسەلەم. ئەم پیاوە ئەمان زەمیەکەن باسیەکەن خۆیانی بۆ ئەمان شەڕ لەگەڵاکەن ئەمان بە دروست نیەسان ئەڵێن کە ئیدعای پێغەمبەر دەکەن با من ڕۆم پیاوە ببینم وا بەس بە ناوەکەی من عیشقم پێغەمبەر ئومەوە صلی الله علیه وسلم. کاتێک چوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوچاوانی پێغەمبەری خوای بینی فەرمی من ناوچاوانی ئینسانێکی درۆزن نییە. یەکسەر وتی یا رسول الله أشهد أن لا إله إلا الله وأنك رسول الله. ئیمانی بە پێغەمبەری خوا هێنا فەرمی قوربان حەیوانەکانم چی بێکەم ئەمانەتە و چۆن بینێنەوە لای خاوەنەکەی ئیسە بیستمەوە بۆی بزان مسلمانەوە بژن. پێغەمبەری خوا فەرمی چنیە خۆڵ هەڵگرە و بیدەوە حەیوانەکانە و بیانێرە و ڕەوانەیان کەرە خۆیان ئەچنە بەردەمی خاوەنەکەیان ماڵ و ساحەبی خۆیان. ئەمی بەگوێ پێغەمبەری خوای کە موعجزەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردی بە چنێ خۆڵاو کردی بەناو حەیوانەکانە و وتی بۆ لای ماڵی خۆتان و خاوەنی خۆتان ساحەبی خۆتان. ئەم حەیوانانە وەکو زبان حاڵێک چوونەوە بەردەمی ماڵی کابرای جوولەکە و خاوەنی حەیوانەکان شەڕ دەستی پێ کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیجازەی شوانەکەی دا شوانە ڕەشپێستەکە کە جیهاد کا لەگەڵدانا فەرمی یا رسول الله منیش ئەتوانم جیهاد بم غەزا بم. پێغەمبەری خوا فەرمی بەڵێ تۆشمان پێویستە. خۆی ئامادە کرد و شوشێری هەڵگرت و بەرەو قەڵا ڕۆژ لەگەڵ سوپای ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵام سبحان الله یەکێک بوو لەو شەهیدانە کە ئەو ڕۆژە مسلمان بوو هەر ئەو ڕۆژە شەهادەتی بەدەستهێنا و شەهید بوو. سوجدەیەکی نەبرد بۆ خۆ. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بەناو شەهیدەکان ئاگەڕا کان قوربان ئەوە شوانە ڕەشپێستەکەیە کە ئەمڕۆ مسلمان بوو شەهادەتی هێنا و ئیمانی هێنا شەهید بوو. پێغەمبەری خوا چووە سەرسەری ڕووی وەرچەرخا. سەحابەکان پیان یا رەسوڵ الله دیمەنێکی زۆر سێرمان بە تۆ بینی کاتە سەری شەهیدەکان دەگرت ڕووتە کردە هەموویان بەڵام لە شوانەکە ڕووت وەرچەرخات. فەرمووی چیتان ئەسکەم واللهی قەسەم بەو کەسێکەوە ئەمەی بە ڕەوانە کردووە کاتێک چووم کە سەر شوانەکە سەیری کەم کە شەهید بووە بەڕاستی من لەو کاتا کە ویستم سەیری کەم
حۆریەکانم بینی کە هەمویان هاتوونە ڕاستەری شەڕیان ئەکرد لەسەر ئەوەی کەوا کامیان خزمەتکاری ئەم شوانە ڕەشپێستە بن کە لە دنیادا خەڵکێک و احترامیان نەیەگەر ڕێزیان نەیەگر ویان زاندی بەڕاستی احترام و ڕێز ومانە بەڕەنگ و ڕۆ و فەقیری و هەژاری ومانەیە بەڵام پێغەمبەری خوا فەرمی ئەم شوانە لای خوا ئەوەندە بەڕێز بوو ئەوەندە حۆری بوو هاتبوو بەڕاستی منافەسەیان بوو کامیان خزمەت ئەم شوانە کرد جا منی حەزم نەکرد ڕووی تێکمەلیان تێکدا ئەمە ئاماژەی بۆی کەوا ئەوانیش پێغەمبەریان بینیوە و پێغەمبەری ئەوانی بینیوە ئەمە دەسەڵات و مەقامی ڕەسوول الله صلی الله علیه وسلم بۆیە قەت بێئەدەبیوان نەکەی بڵێ پێغەمبەری خوا حکوم من وایە توانیە بۆ سەحابەکانی هەموو شوانەکەیان بینی سەیریشان کرد بەڵام پێغەمبەری خوا ڕووی وەرچەکان ڕوویان چەند نەکات پێغەمبەری خوا زانیوە نەیانزانی بۆیە مەقامی پێغەمبەر زۆر گەورەیە و دڵنیابە ئەو شوانەش و حۆریەکانی پێغەمبەریان بینیوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله ڕووی وەرچەکان بۆی ئەوانی شەرم لە پێغەمبەر نەکرد خزمەتی خۆیان بۆ شوانەکە کرد ئەمە یەک لەو ڕووداوانە کە ڕوویدا لە غەزای خەیبەرە اینجا یەکێتر لەوانە ئەسحابێکی پێغەمبەری خوا بوو زۆر ئازا بوو زۆر جەریء بوو پاڵەوانی عەجیب بوو بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هذا من أهل النار ئەم کەسە ئەهلی ئاگرە سبحان الله ئەسحابی پێغەمبەری خوا بوو بەڵام پێغەمبەری خوا فەرمی ئەهلی ئاگرە با بزانین بۆ ئەهلی ئاگرە ئەم سەحابە وەک شێر ئەینەڕان ئازا و جەریء بە قووەت بەهێز جورئەتێکی زۆر زۆر گەورەی بوو بەڵام کە بریندار بوو یەکسەر تیرێکی لە کەوانەکانی دەرهێنا و دای لە بەرینەکە و خۆی پێکوشت ئەی سەحابەکان هاتەخەنە پێغەمبەری خوا فەرمی یا ڕەسوڵ الله وەڵڵاهی فەرمایشتەکەی تۆ ڕاست بوو ئەو کەسە خۆی کوشت بە شمشێری دوژمن بەڵێ بریندار بوو بەڵام بەرینەکەی قوڵ کرد بۆی کەوا نەشی و ئازاری بوو نەشی بمرێت بۆیە پێغەمبەری فەرمووی لا يدخل الجنة إلا مؤمن إن الله يؤيد هذا الدين بالرجل الفاجر رواه البخاري خوای گەورە وەم پیاوە کە وەفات سەحابەی پێغەمبەری خوا بەڵام چوو هەیاگر چونکە فەرمایشی خوا پێغەمبەری خوا هێمان خۆی کوشت بۆیە خۆ کوشتن حرامە ئەسحابی نازاری پێغەمبەری خوا پاڵەوانێ مجاهیدە گەورە بەڵام چونکە خۆی کوشت جەهەنەمیە بۆیە تۆش مەهماکان نوێژ بکەی شەو نوێژ بکەی عیبادە بێ ڕۆژی دوو خەتم قورئان بکەی ڕۆژی 100,000 ساڵ لەسەر پێغەمبەری خوا لێ بدەی مەسەلە سەدان هەتی و فەقیر بەخێو بکەی بەڵام پەنات بردە خۆ کوشتن جەهەنەمیت مجاهیدێک ئەسحابی پێغەمبەری خوا بفەرمێت جانیە بەڕاستی ئەمە دەرسە من و تۆ قەت پەنا نەبەین بۆ ئەوە خۆ کوشتن لە ئیسلامە حەرامە مهما كان إنسان فقير بيه هشار بيه داما بيه ندار بيه نخوش بيه ناراحت بيه أبيه صبر وآراميها بيه چونك أخوة أمري بيقدرين بالصبر نك أمري بيقدرين بتندو تيجيو بظلمو بغضبو بتربونو بناراحتو ناشكري من صبر ظفر ويكوا صبر وآراميها بيه براسي أهلي نجاته پیغمبری خواه فرموی هیچ کەسێک ناڕواتە باش ئیلا مسلمان دەبێت معناه ئەو کەسە پەنا بەرێدە بەرخۆکوشتن کە خۆکوشتنی خۆی بە حەڵال بزانێت کافر بێت بەوە ئەگەر بە حەڵاڵی بزانێت ئەگەر بە حەڵال نەزانێت فاسقە خۆشێر بکشێت بۆیە ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری خوا فەرمووی هیچ کەسێک ناڕواتە باش ئیلا مسلمانە مؤمن نەبێت فەرمی خوا ئەم دینی خۆی ئەپارێزێ بەرگری لەم دینی خۆیەکە هەرچەند بە پیاوی فاسقیش بێت معجزەی ئەم فەرمایشەی پێغەمبەری خوا لەم ئەسڵ ظروفە لەناو رووسیا پەرلەمانی رووسیا قەرارێکی دەرکرد کەوا ئەو کتێبانەی مایەی توندوتیژیە لەناو موسڵمانانە بە حسابی خۆیان دەمارێکی شێتی و تووڕەبوون دروستەکە ئەبێ بسووتێنرێ و لە وڵاتی رووسیا نەمێنێت کەمە چیچان موسڵمانە داغستان موسڵمانە ویلایەتەکانی رووسیا ئەوان مزاهرەیان کرد هاوانیان کرد چۆن ئەبێشتی وایە ئەمە ئیهانەی بە دینەکەی ئێمە ئەمە گاڵتەی بە دینەکەی ئێمە پێغەمبەرەکەی ئێمە كما لو كتبانش كويست اوان اهانيان كل صحيح بخاري صحيح مسلم كيف الدعاء القران وكو علماء زارنا فرمون ناو صحيح استا او كتباني زور معتبره جيغي باوري مسلمانانو اعتمادي مسلمانانو بخاري مسلم لا برلمان روسيا دنا بيو كتبانه لولات يمان نمن بسوتين بلام فايت تبارك الله كسي كوتي مسخرك
إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون لما خوانا القرآن ما نردو خوان إسلاما خوان محافظة يجي هو تيجي قراري وغلطة أما هم لا يقمعنا سانيا قرار درا أم قرار غلطة بين أم صحيح بخاري مسلمات ترجمة روسي كان ترجمة كان إن جابر على باريه وبا أما معجزة بوشي مو فرمايش بيخمر خوا دفاع لم ديني خويا أجر ببيعي فاسق بيا ظالم بيا استبتاني بيا هاكا بيا مصطفى صحيح بخاري نقصو تيان بيا يا مسلم بوكو ترجمة جري بس بانتر انت اما خدمته بچی به اسلام خدمته به فرمایش پیغمبر خوای گوره پوتینی بوم سفرکا روسیه كروسا ترجمي كلام وفرمایش پیغمبر خوای اما لم قصا اما رؤيا كبراسي پیغمبر صلى الله عليه وسلم اما شي پیدا واصحاب كان اقادار خوش حرامه اقادار وهروها پیغمبر صلى الله عليه وسلم كيشي حيي جولك رئيس قبيله جولك ابو مالك طبعا لناو يراو كان شريح ويتيابو پیغمبر صلى الله عليه وسلم مالك ناوي صفيه افرد دي مسلماني تشاد هو بخيزاني پیغمبر صلى الله عليه وسلم تمقي صغير زور دور يا جماعه هيك الاصحاب كان پیغمبر طبعا قلتي پیغمبر فاطم آزادی کرد بریدا و آزادی کرد فهمی خوش آزادی اروی مثلا شو که بيجي الاصحاب كانيه مثلا مسلمان بك پیغمبر فاطمه مسلمان شو اهل الكتاب يعرفون كما يعرفون ابناء پیغمبر الناس كم من غني فانا ناس بلام شيبو حقد وبغض التكبر ني الله ايمان پیغمبر فاطمه صفيه كبيغمبر فاطمه فمن يا رسول الله شو بجنابك پیغمبر فاطمه عليك كردو بو بدايك ایمان داران وهروها يكيد لو قلانا كنأجيرا شان روجك پیغمبر صلى الله عليه وسلم شوارده قلاكان قلت من قلاي خيبر بس خيبر نبو تقريبا حوش قلاي زخم بو يكيد لو قلانا كنأجيرا كابرات لك هات وقصني پیغمبر وتي اي محمد من هو پیغمبر نسال من رين مدان شلون او قلا بقرد بلان بو مرجي اماني خوم من الغان فارس پیغمبر فاهم بس تشاو اي فارس فرمي اوي اماني ام قلا لشيء ارجو هنا وانا سرچاوي لفلان شونا برون او كان ليه بقول نو ما تسمع يكسر شو سرچاوي او كان قد خلاقه اهل خلاقه تسمي پیغمبر فاهم پیغمبر فاهم نيكشت شو شرعنا انجا پیغمبر فاهم بم پیمانه رکو دغلانا خويا وشنو من دالا مسلامتي برونا درو دوام لخيبر برونا درو خويا وشنو الله سلامتي زيكا لجلوبرجي خويا هيجي تنبا بس جلوبرجي خويا بدا وهروا اجل هيش ديال لمسلمانا بشار نوا قيمانك الله شيء نوا مثلا اجل اعطوني ما ضماني خويا بد اما لمسلمانا شارته پیغمبر فاضل عقب الله بس ابي زول بقي فاهم خيانه كان زول مسلمانو پیغمبر فاضل اصحاب پیغمبر فاضل اواني بشوازه شنو دروا حتى كناني قري ابي حقيق ربيعي هيك يقول جلكاني بني نضير شو ان خيبر كان بني نضير كانوا يفضلوا شنو هي لبني نضير كومل اعطوني زوري عن دركب بدي انا خيبر پیغمبر خواهش فرموی پیغمبر خواهش فرمون کوا او آلتونا و ملکانی که بنظیر دردان کرد اینا تانیده وتیان ناسانه یا بد آگامارینه پیغمبر خواهش فرموی اگر من بیدوز موا براسی و کاتا ایوا خیانت تان لیما کردوه وقو چون پیشتا خیانت تان لکردین او کاتا سر و مالی ویما حلال بی وتی تو آزاد پیغمبر خواهش فرمونه دوز موا پیغمبر خدا فرمید ایوا لفلانه کلاوی لفلانه شنابران دریان چون دریان هنر آلتونه زور باری چند ولاخی آلتون بو زیویان پیغمبر خدا هنای اینجا پیغمبر خدا هر دوکیانی کشت او درست قبیله چونکه سبب خیانتی دوره اوانه بوده پیغمبر خدا صاحب پیغمبر خدا
زۆر جارێک دەچ ئەلمانیەکان بڵێن باشە بۆ پێغەمبەرەمانە بکەین ئەوانە بوون مەسەلەی کچانی موسڵمانیان ڕوود کردەوە ئەوانە بوون مەسەلە غەزای خەندەقیان دروست کرد و هەموو تیرەکانی عەرەبی هێناوە مەدینە ئەوانە بوون بەڕاستی حەسار و گرانیان خستە پێغەمبەری خوا ساوی پێغەمبەری خوا بۆی کەوان نەتوان شەربەندە برسا بمرن لەگەڵ هاوپەیمان لەگەڵ پێغەمبەری خوا بەڵام خیانەتیانە کرد کە پێغەمبەری خوا بەدرۆ بکەنەوە بۆیە حتا چەند جارە پێغەمبەری خوا ڕاوەستا بوو لەبن دیوارێک حەزب هاو فەرمی لا چۆن لە ئەم دیواری قەڵای خەیبەر نابوویە لە قەڵاکانی جوولەکا بوو دوو سێ ویستیان بەدێک گەورە ماڵە سەر پێغەمبەری خوا ئەم هەموو خیانەتانە پێغەمبەری خوا کرد بەڵام پێغەمبەر باش بێ دەڵانە تا خیانەتی عوسمانی لە دەرکەوت بۆیە پێغەمبەری خوای ئاوای بەسەر هێنا اینجا لە پاش ئەمەی کە پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا سەرکەوتن لە هەموو خەڵاتانی خەیبەریان گرت و ئەوەی کوشرا ئەوەی ئازاد و ئەوەی دەرچ و ئەوانیشی ناوجوولەکانی خەیبەرە هەندێکیان مان و وتیان ئەی محەممەد ئێمە لەناو خەیبەرە با بمێنێنەوە بە سەپانی یعنی بە باخەوانی بمێنێنەوە زوڵمیش ناکەین درۆیش ناکەین یعنی ئەم مڵکی ئێوەی مسڵمانانە مەسەلە ساڵانە بە دوویەک بێ سێیەک بێ چوارێک بێ ئێمە بەشی ئێوە ئەدەین و مەسەلە بەشێکە بین بە خۆمان ئەوە پێدەین بە ئێوە پێغەمبەری خوا ڕازی و فەرمووی خیانەت نەکەن ئەوەیشی لەگەڵەکەن پێغەمبەری خوا بەڵام دواتر ئیتر خیانەتی عوزما گەورەتان لەگەڵ بە تەواوی دەریکردن لە جەزیرەی عەرەبا لە سەدەمی ئیمامی عومەر عەفو ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت لە پاشان باسێکین ئەنجا هەر لە پاش سەرکەوتنی ئەم غەزا کۆمەڵە موسڵمانان چوو بوونە حەبەشە لەوانە جەعفەری تەیاری ئامۆزای پێغەمبەری خوا جەعفەری ئەبی طالیب برای حەزی عەلی لەگەڵ کۆمەڵە موسڵمان هاتوو بوون هەبێ و هەروەها هۆزەکەی ئەبوو موسای ئەشعەری لە یەمەنەوە هاتن بەرەو مەدینە بەمەلای پێغەمبەری خوا بەڵام لە ڕێی دەراوە لە ڕێی دەریای سوورە هاتن دواتر ڕێیان کەوتە حەبەشە ئیتر ڕێگەیان لێ تێکچوو لە دەریاوە ڕێیان لێ تێکچوو هاتن حەبەشە کە حەبەشە حەزرەت جەعفەریان بینی حەزرەت فەرمووی مەڕۆ مەلای پێغەمبەری خوا هەمووان بە یەک کۆچین ئێوەش لە حەبەشە لای ئێمە بمێننەوە کە حەزرەتی جەعفەر سەرکەوتنی پێغەمبەری خوای بینی سەرکەوتنەکان یەک لە دوای یەک هی پێغەمبەری خوا سەحابەی پێغەمبەری خوا فەرمووی ئیتر ئێمە ئەگەڕێنە بۆ مەدینە بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزەی جەعفەر و مسڵمانەکان ئەوەی کە لەگەڵیا بوو حتا یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا کە کچی ئەبوو سوفیان بوو ئوم حوبەیە کە هێشتا نەهاتوو بەڵام پێغەمبەری خوا بەغیاب مارەی کردبوو مێردەکەی بوو هەر گاور ئیتر هەر لەسەر گاوری مرد مسلمان وەڕەچوو بوو بە گاوری مرد ئیتر ئەویش جیا بۆ لێ دوای پێغەمبەری خوا مارەی کرد کچی ئەبوو سوفیانی دوژمنی سەرسەختی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا کە مارەی کرد بەس تەنها لەبەرەوەی خزمانی دروست بێت لەگەڵ ئەبوو سوفیانە حقد و بغزێک بوو بێت نەمێنێ ئەویشیان لەگەڵا بوو هەموویان هاتنەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا حەزرەت جەعفەر و مسڵمانەکانی بینی فەرمی والله ما أدري بأيهما أفرح بفتح خيبر أم بقدوم جعفر فمن أزان بس الكوتنكاني خيبر بالخشم يان بقرانوي حسدي جعفر هاولو مسلمانكاني حبشة حتى أفرميت في غنبري صلى الله عليه وسلم أو اندر ريفيدان حسدي جعفر حالكات قدي لعلم عرفان وتصوفي وتجذبه أفرميت لسيد يقاس أخلاوة لعشق في غنبري لعشق يقصى لخوشياك في غنبري وقصيك عند سيد يقاس لخنط في غنبري أخلاوة سكابراي وهابي الله أمريكا لعشق في غنبري كصلوات الدايا مثلا حالة هذه قراني أمريكا مثلا حشوك مثلا لرزين اشتك الله أحمد شيء كان باب الصحابي في غنبري العشق في غنبري وين حضرتي موسى في غنبري كقرآن بمان بعد مثلا كنور تزوجات فايته بنالك بس نوركش بيني يعني نيتواني كوا بيني فافهم لن تراني لا تواني بيني بس نوركي كشكي بيني حتى موسى بيوشكو أقول خوينما جاء أو جسباته أو بيهوشي أو قريانا أو عشقة لو أنا وانتو عشقي خوان زور عجيبة الله من لم يذق شيئا لا أدري ما هو إنسان كشتيك نفسه شيء نازل تو تاعي وأنا باسقينه بكر زين تعمل شيء بعض المسألة هني دريا مسألة هني
دنیا یا مەسەلەی پرتەقاڵ یا سێو تانێکۆی زانیتانی چییە؟ یعنی ئینسان لە عالەمی ڕۆحا لە عالەمی عیرفانە شتێکی نەچەشت بێت نازانێت. حەزەتی جەعفەر چونکە ئەو عیشقەی بوو کە پێغەمبەری خوا وەسفی کرد لە خۆشا جەزبەی لێها ها لە بەردەمی خۆیان هەڵەبەزی و دابەزی و مەسەلەی لەسەری خاصی سوڕایەوە. چەندین سەحابەی تری پێغەمبەری خوا ئەم حاڵەکاتە ڕووی تێکردووە. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزەتی جەعفەر و حەزەتی ئەبوو موسای ئەشعەری بەشدار کرد لە غەنیمات و دەستکەوتەکانی خەیبەرە. بەڵام پێشتر 100 مسلمانتر لە مەدینەوە هاتن. پێغەمبەری خوا فەرمووی یەک شەڕمان لەگەڵا بکەن یان یارمەتیمان بن، بەڵام لە یەک دینار و لە یەک مەسەلە درهەمی خەیبەرە بەشدار نابن، لەبەر خاتووی نەهاتن لەگەڵمانە بۆ کوێ؟ بۆ پەیمانی حودەیبیە. وەخوا ئەمەی داوە بە کێ؟ بەو 1400 نەفەرە کە لەگەڵ منابوون لە ژێردارەکەی بەیعەت ڕیضوانە بەیعەتیان کرد. خوا ئەم فەتحەی پێدان ئەم قازانجەی پێدان بەوانیدا بەیەوە حەڵاڵیان نەدەن نەیدا پێ 100 نەفەری هادەن تیان قوبان بەس بێڵە بێن لە قسمەتا ئێمە هیچمان ناوێت. بەڵام حەزەتی جەعفەر و ئەبوو موسای ئەشعەری و ئەمانەی بەشدار کرد پێغەمبەری ناسا. هەر لەم غەزا هەوڵی کوشتنی پێغەمبەری خوادە. دائما تیرۆر فکری بێدین و ئیلحاد و ئەمانەیە، چونکە موسڵمان بیر ناکاتەوە لە کوشتنی مێشولەیەک ئیلا بە ئیزنی خوا و فەرمانی پێغەمبەر و شەریعەت نەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە خەیبەرا سەرکەوتن جوولەکە بکەوتە دەستی پێغەمبەری خوا، ئەوەی دین بوو ئەوەی کوژرا ئەوەی کە ماوە بە سەپانی ماوە لەسەر بە ئافغانی خۆیان و کرێکاری پێغەمبەری خوا سەحابەی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم. ئافرەتێک بە ناوی زەینەبە وەژینی سەلامی کوڕی میشکەم بوو، حەیوانێکی هێنا ژەهراوی کرد. حیوانێکی ژەهراوی کرد بۆ پێغەمبەری خوا هێنا. حیوانەکەی هێنا و خستە بەردەمی پێغەمبەری خوا و ئەسحابی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعا پێغەمبەرە، بەڵام نەیفەرموو بەم حیوانە مەسەلە لابەن هیچ جوولەکەی بانێ خوێن، بەڵام کتوپڕ پێغەمبەری خوا پێی نەزانی حیوانەکە ژەهراویە، پێی نەزانی کتوپڕی. حیوانەکەیان دانا و ئەسحاب و پێغەمبەری خوا دانیشتە سەر سەری دێخۆن. یەک پگی گرتە بەدەستی پێغەمبەری خوا خستە ناودەمیشی دانی پیانە بێ خوا حەزیز بێ فەرمی فڕەی لە ژەهراویە. ڕۆحمان پیدای پێغەمبەر بێ سەڵاسەم. پێغەمبەری خوا تێگەی فڕەدا فەرمی فڕەیدە. کەمان ئەسحاب ئەوەندە ئەدەبیان و تا پێغەمبەر دەستی بە خواردنی نەبردایە نەیخواردیوانیانە. ئەمە ئەدەبی سەحابە نەبێت، بە چاوی زۆر تەعزیمە سەری پێغەمبەری کردووە. بۆیە خوا پێیان فەرمی ئولائیکە هومul مفلیحوون. فەرمی کەس نێخوا. یەکێک لە ئەسحابەکان خستوێ نادەمی ناوی بیشر بوو، خواردی جوی پوتیشیدا بۆی دەرناکرد. هەر لەوێ ئەو سەحابەی پێغەمبەری خوا وەفاتی فەرمووی، شەهید بوو. اینجا حیوانەکەیان فڕەدا و ئافرەتەکەیان گرت. پێغەمبەری خوا فەرمووی بۆ وا کرد؟ وتی ئەم حیوانەم ژەهراوی کردم ئەگەر پاشا بێ و گەورە بێ بۆ دنیا و دنیاپەرستی وا بکات، ئەمە گۆشتەکە ئەخوا حیوانەکە بکرد لە خۆمانە بێت و نەجاتمانە بێت. ئەگەر پێغەمبەری بێ پێی ئەزانێ و ئێمە ئیمانی پێێنین و شوێنی ئەکەوین کەیسە تۆ پێزانیوە تۆ پێغەمبەری خوای ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلەڵڵاه وەئەنەکە ڕەسوول الله، ئیمانی بە پێغەمبەری خوا هێنا. بەڵام پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ ئیمانی هێنا، بەڵام وەلەکم فی القیصاص حەیات و یا ئولی الألباب، لە کوشتنا قیصاسە. تۆ ئەم حیوانە دانا ئێمەی پێکوشی، ئێمە الحەمدوللا نەجاتمان هەموو کەسمان نەبردین، بەڵام یەکێک لە هاوڵەکانی من شەهید بوو پێ بیشر. تۆ ئەبێ لە بەرەتی بیشر بکوژرێتەوە. پێغەمبەر لە بەرەتی بیشر کوشتیوە. قیصاس کەسێکی کوشتووە ئەوێ بکوژێتەوە. ئێتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەتا نەخۆشکە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئازاری ئەو ژەهرە لە دەستمیان مابووە. بۆیە عولەما ئەفەرموون پێغەمبەر هەر بەڵێ پێغەمبەر بووە، پلەی شەهادەی بەنسیبی بووە بەوەی کەوا بە ژەهری ئەو حەیوانە پێغەمبەری خوا شەهید بووە. چونکە پێغەمبەری خوا فەرمایشی ئەفەرمێت ما أزال أجد ألم الطعام الذي أكلت بخيبر فهذا أوان وجدت انقطاع أبهري رواه البخاري.
پێغەمبەری خوا بەردەوام ئەو خواردنەی خەیبەر کە خواردن ئەو حەیوانە ژەهراویە بەردەوام ئازاری داوە ناڕەحەتی کردوم حتا دەماری دڵی بەتەواوی بڕێ کە نەخۆشی مەرگا بوو پێغەمبەری خوا ئەو ئازاری ژەهرە و نەپیسە ئەو ئازاری ژەهرە کە پێغەمبەری پێشەوەرە خوارد پێ ئەسحابەکان پێغەمبەری خوا لە نەخۆشی مەرگا فەرمی ئێستای ئازارەکەت ئێستا دەماری دڵی بەتەواوی بڕێ جا بۆیە عولەمان ئەفەرمون پێغەمبەری خوا وەک پێغەمبەر بووە وەک ڕەسوول بووە وەک نەبی بووە ڕەحمەتەن للعالەمین بووە پلەی شەهیدیشی بەدەست کەوتووە بۆ بە ئەو ژەهرەی حەیوانە کە بەوە پێغەمبەری خوا سەبەبەکەی ئەوە پێغەمبەری خوا وەفاتی فەرموو خوای گەورە هەزاران هەزار درود و سەڵات و سەلام بژێنە بەسەریان خوای گەورە لە مەلایەکمان ڕازی و لە مەلایەکمان خۆش بێ خوای عاقبەتمان بەخێر گێڕی خوای لە گوناح خۆمان باوەدایکمان خۆش بێ خوای لە وەفاتی پێغەمبەر نازارە صلی الله علیه وسلم ئیسلامی حاڵی خۆمان و خانەوادە ماڵونداڵمان کە ئیسلامی وڵاتمان کە یا ربی خوای بارانی بەرەقەتەن مبارەنە خوای ناوبێتمان مەکە خوای مەویسمان مەکە یا ربی خوای مەویسمان مەکە یا ربی خوای ئومەتی و پێغەمبەر نازارین بە ئومەتی و پێغەمبەر قبوڵمان کەی یا ربی خوای پێغەمبەر بانگمان کە و دەرمان نەکە بە دەستی بارێکە و پێغەمبەر نازارە صلی الله علیه وسلم ئاوی کەوسەرمان بیتێ لە دنیا و لە دنیا و قیامەت ڕزگارمان بێ یا ربی خوای لە تەپارەینەوە ئەو پێغەمبەرە لە بەرزەخە لە قیامەتە لە دنیادا فریامان کەوێ یا ربی خوای بێتە سەبەبی نەجاتمان یا ربی خوای لێت ئەپارەیەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ربی خوای بەخاتی و پێغەمبەر نازارە صلی الله علیه وسلم شیفای دڵ و دڵنیە مولایەکمان بەی شیفای جەستە و ڕۆحی مولایەکمان بەی شیفای نەخۆشەکانی ماڵەوان بەی شیفای نەخۆشە خەستەخانەکانمان بەی گیر و لوت کێشەی مەشاکیلی هەموو لایەکمان حەلکەی بە تایبەت ئەوانەی کە مەشاکیلیان هەیە گرفتیان هەیە کێشەیان هەیە زاڵم و ستەمکار زوڵمی لێ کردوون حەقیان لای خەڵکە و زاڵم حەقیان ناداتەوە یا ربی خوایە لەبەر خاتری پێغەمبەر نازارە صلی الله علیه وسلم کە هەمیشە حەقی سەندەتەوە تۆ ڕەوانە بە عەدل و عەدالەت و ڕەحمەت خوایە حەق و تۆڵەمان لە هەموو زاڵمەکان سەنیتەوە بە تایبەت ئەوانەی کە زوڵمیان لێکراوە خوایە حەق و تۆڵەیان لە زاڵم سەنیتەوە کێشە و گرفتەکانی ئێمە جوان حەلکەی آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله